شانشینی عمان سویسرای ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تەنووری ڕۆژهەڵاتدایە بەڵام ناسوودێت بەناو دووکەڵی جەنگدا ڕەت دەبێت بەڵام ناپێکرێت هاوسێی وڵاتی سعودیەیە بەڵام نێوانی لەگەڵ ئێرانی شیعی باشە هاوپەیمانی ئەمریکایە بەڵام وەفدەکانی لە ئێران پێشوازیان لێ دەکرێت وڵاتێکی ئیسلامیە بەڵام نەیاری ئیسرائیل نییە ئەم وڵاتە شانشینی عمانە مێژووی شانشینی عمان دامەزرێنەری سەرێکی شانشینی عمان بۆ سوڵتان ئەحمەد کوڕی سەعید ئەزدی دەگەڕێتەوە چونکە توانی کۆتایی بەداگیرکاری وڵاتانی بیانی و فارس بهێنێت لە ناوچەکە لەگەڵ ئەمەشدا توانی لەژێر یەک ئاڵادا تەواوی بەرەنەیارەکان کۆ بکاتەوە و یەکیان بکات بنەماڵی ئەبوو سەعید ماوەی زیاتر لە 2 سەدە و نیوە حکومڕانی وڵات دەکەن و دەسەڵات بۆ ماوەیی و پشتا و پشتە ساڵی 1970 دوای لادانی سەعید کوڕی تەیموری باوکی کە ماوەی 30 ساڵ وڵاتی بەڕێوە دەبرد سوڵتان قابوس کوڕی سەعید دەبێتە سوڵتانی شانشینی عمان هەر لەو ساڵەدا وڵات بەڕووی جیهاندا دەکاتەوە سویسرای ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو نازناوەیە کە وڵاتانی ئەوروپی بە عمانیان بەخشیوە لەبەر ئەو ئارامیەی دەستەبەری کردووە تەنانەت لە کاتی دروستبوونی جوڵە ناڕەزایەتیەکانی شەقامی عەرەبی عمان بە کەمترین زیان لی دەرچوو کاتێک کۆمەڵێک خەڵک هاتنە سەر شەقام و هەندێ داواکاریان بەرز کردەوە سوڵتان قابوس داواکاریەکانی جێبەجێ کردو خۆپیشاندەران گەڕانەوە ماڵەکانیان سیاسەتی عمان لە سەردەمی سوڵتان قابوسدا عمانی پێش سوڵتان قابوس لە جەزیرەیەکی دابڕاوی عەرەبی و خاکێکی بێبەرهەم و خەڵکێکی دواکەوت و پێک دەهات بەڵام عمانی دوای هاتنی قابوس بوو بە سەنتەری ئاستی جیهانی و بە وڵاتی پێکەوە ژیان وڵات لە ماوەیەکی کەمدا بەرەو گەشە سندنی خێرا هەنگاوینە لە ئێستادا عمان بۆتە سەر مەشقی وڵاتانی عەرەب بۆ سوڵتان هیچ شتێ پیرۆستر نییە لە وڵاتەکەی هەندێک لە کارەکانی سوڵتان دوای وەرگرتنی دەسەڵات دانانی پلانێک بۆ بوژانەوەی عمان ڕوبەڕووبوونەوەی هەموو گروپە پەرگیر و توند ئاژۆکانی وڵات کردنەوەی وڵات بەڕووی جیهاندا هێنانە دەری عمان لە ململانێ ناوخۆیی و دەرەکیەکان هێنانی کەسانی پسپۆڕ و شارەزای ئابووری و پەروەردەیی چونکە بڕوای وابوو داهێنانە دینەوەیەکی نوێ گرنگە کەسانی بیانی و شارەزا پۆستەکان بەڕێوەبەرن لە پاڵکەرتی نەوتدا لایەنی گەشتیاری گەشە پێدا ڕێگەی بەکردنەوەی دەیان بارەگای سەربازی ئەمریکیدا لە وڵاتەکەی لە کاتێکدا نێوانی لەگەڵ ئێران تێک نەدا و ڕێککەوتنی ئابووری گەوری لەگەڵ ئێراندا ئیمزا کرد بۆ کڕینی 10 ملیار مەتر گازی سروشتی دابڕینی عمان لە هەموو هاوپەیمانێتیشی عەرەبی بۆ ڕوبەڕووبوونەوەی شیعەکان و ئیسرائیل لە ناوچەکەدا دەوڵەتی عمان بەڕابەرایەتی سوڵتان قابوس چۆتە نێو هاوکێشە جیهانیەکان بەڵام جیاواز لە وڵاتانی تر کە بەهۆی جەنگ و پەشێویەوە دەبنە مژاری سەرێکی بەڵکو ئەو وەک ئاشتی و بێدەنگی و هەوڵدانی بۆ کۆکردنەوەی جونگەنایارەکانی هێز لە ناوچەکە و جیهاندا داخڵی هاوکێشەکان بووە مەسقەت لە پایتەختی وڵاتی عمانەوە بۆتە مێزی گفتوگۆ و ئاشتی جیهانی لە یەک کاتدا ئیسرائیل و فەڵەستین ئەمریکا و ئێران لەسەر یەک مێز کۆ دەکاتەوە دوژمنی هیچ لایەکیان نییە لە ساڵی 2015 لە ڕێکەوتنی ئەتۆمی ئێران و گروپی پێنجکۆیەکی وڵاتان عمان ڕۆڵی سەرەکی هەبوو چونکە شێرپەنجەی ئەو ڕێکەوتنە بە بردننی نامەیەکی حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئیسلامی ئێران دەستی پێکرد بۆ باراک ئۆبامای سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان لە ساڵی 2013 نامەبەری ئێران بۆ ئەمریکا سوڵتان قابوسی عمان دوای ڕێکەوتنەکە لە ساڵی 2015 عەلی ئەکبەر باڵیۆزی ئێران لە مەسقەتی پایتەختی عمان وتی بەبێ دەوڵەتی عمان مەحاڵ بوو ئەو ڕێکەوتنە ڕووبدات تەواوی ئەو کێشانی لە ئاوەکانی کەنداودا دروست دەبن لە ڕێگەی دەوڵەتی عمانەوە چارەسەر دەکرێت تەنانەت کەشتیوانە بەریتانی و ئەمریکیەکان کە لە نێوان ساڵی 2011 تا ساڵی 2013 گیران لەلایەن ئێرانەوە بەناوبژی عمان ئازاد کرا ئەمە لە کاتێکدا چەندین زانای ئێرانی گیرا و لە ئەمریکا بە ئەوکاری عمان ئازاد دەکرد لە جەنگی هاوپەیمانێتی عەرەبی دژی حوسیەکانی یەمەن نەک هەر بەشداری نەکرد وەڵکو لە ئێستادا هەوڵەکانی بۆ ناوبژی خستوەتەکە جوگرافیای شانشینی عمان دەکەوێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناویدا بەشی باشووری ڕۆژهەڵاتی نیمچە دوورگی عەرەب لە باکوور لەگەڵ ئیماراتی عەرەبی و لە ڕۆژئاوا لەگەڵ سعودیە و لە باشووری ڕۆژئاواش لەگەڵ یەمەن هاوسنوورە ڕووبەرەکەی 39500 کیلۆمەتر چوارگۆشەیە بەڵام بەشێکی گەورەی ئەو ڕووبەرە بیابانە دەکەوێتە هێڵی پانی 12 و 18 باکوور و
52 شەستی ڕۆژهەڵات. شارەکانی سەحار، سوور، مەسقەت دەکەونە بەشی باکوور و سەلالەش دەکەوێتە باشوور. ژمارەی دانیشتوانی عومان 4,55,418 کەسە. لە ڕووی ئاینەوە هەرێکە لە ئاینەکانی ئیسلام، مەسیحی، بوزی و چەندین ئاینزای تری تێدایە، بەڵام زۆرینەیان ئیسلام و سەر بە مەزهەبی ئەبازین. ئەم مەزهەبە یەکێکە لە کۆنترین مەزهەبە ئیسلامیەکان و لە ناوی عەبدوڵڵا کوڕی ئیباس تەمیمیەوە وەرگیراوە. دامەزرێنەری ڕێبازەکە جابر کوڕی زەیدە. بەوە جا دەکرێنەوە لە گروپەکانی تری ئاینی بابەتی پاداشت و سزا دەگەڕێنەوە بۆ دادپەروەری خودا و خۆیان باوەڕیان بە سزادانی کەس نییە لەسەر باوەڕەکەی. ڕوایان وایە هەموو مرۆڤێک خاوەنی مافی خۆیەتی. بەشێک لە هۆکاری تێوە نەگلانیان لە شەڕی ئاینی و تائیفی بۆ بڕواکەیان دەگەڕێتەوە. لە ڕووی ئابووریەوە نەوت و گەشتیاری زۆربەی تاهاتەکەی پێک دەهێنێت. سوڵتان قابوس لە ئێستادا تەمەنی هەفتاکانی تێپڕ کردووە، خاوەنی منداڵ نییە. بەپێی سەرچاوەکان لە ئەگەری مردنی سوڵتان قابوس ئامۆزاکەی کە زۆرترین کاریگەری سوڵتانی لەسەر بووە بە ناوی ئەسعەد کوڕی تارق شوێنی دەگرێتەوە.